مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون و تەشەسەندندان و ئاماری مەترسیدار بڵاو دەکرێنەوە. ئەمڕۆ دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئامارەکانی تایبەت بە مادە هۆشبەرەکان لە ئاستێکی مەترسیدارن و تەنها لە ساڵی 2023دا زیاتر لە 2280 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کراون کە لە ناویاندا 972 کەس بە تۆمەتی بازرگانیکردن بەو مادانە دەستگیر کراون. هەرچی سەبارەت بە هۆکارەکانی تەشەسەندن و بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان بێت، دیندار زێباری وتی دواکەوتنی موچە و هۆکاری کۆمەڵایەتی و هەروەها هاوسنووری هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی ئێراندا سەرەکیترین هۆکارن بۆ تەشەنەسەندنی زۆری ئەو مادانە لە ناو هەرێمی کوردستاندا. بەڵێ ئەو فاکتەرانە یەکێکەوە جیۆپۆلیتیکە کاویش جغرافیای هەرێمی کوردستانە کە سنووری وڵاتێکی وەکو ئیرانە، جمهوری ئیسلامی ئیرانیە، و لە هەمان کاتیشدا ئیران خۆی دراوسەی ئەفغانستانە کە ئەو وڵاتەیە کە خۆی بە بەرهینەری سەرەکیە لە جیهان بۆ ئەم مادانە. ئەوی تر حقیقەت وەکو باسم کرد ئابوووریە و کۆمەڵایەتیش ئەمانەش هۆکاری گرنگن کە بوونی هەژاری، نەبوونی کار، فڕەسی ئیش، ئەمانە هەموو تەئسیری هەیە لەسەر ئەم بابەتە، وهەروە لە هەمووشی گرنگتر بە تەسەوری منە بوونی هوشیاریە. دیندار زێباری وتیشی بەشێکی زۆری لەوانەی کە دەستگیر کراون کەسانی بیانین و بۆ کەمکردنەوەی جەنجاڵی نێو زیندانەکان سەرقاڵی ڕێگەچارەیەکن بۆ گەڕاندنەوەی ئەو کەسانە بۆ وڵاتی خۆیان. هەر لە کۆنفرانسەکەدا باز لەوە کرا بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی مادەکان هەڵمەتی چاودێریکردنیان لە ساڵی 2023دا دەست پێ کردووە و سەردانی 92 دەرمانخانەیان کردووە و 31یان داخراوە. هەروەها لە کۆی 97 کۆمپانیای سەردانی کرا و 20یان داخراون و لە کۆی 71 کۆگا و نۆرینگەی دەرمانی 13یان داخراون. سەبارەت بە ڕێکارەکانی حکوومەت بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و پرۆژەکانی تایبەت بۆ پرسە بێت، دیندار باسی لەوە کرد ئەو ئابڵ و قابوورەی لەسەر هەرێمی کوردستانە هۆکاری سەرەکی بووە بۆ دواکەوتنی هەوڵەکانی حکوومەت بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و پرۆژەکانی تایبەت با ڕێگریکردن لە مادە هۆشبەرەکان بێت. ئامار و داتایەکان ئەوەمان پێدەڵێت کە تەشەسەندن و بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئێستادا گەیشتووەتە مەترسیدارترین قۆناغ و پێویستە بە زوویی لە ڕێگەوە وشک بکرێت. ئەگینا دەگات بە کونجی هەر ماڵێک لە هەرێمی کوردستان و لەناو کۆمەڵگادا. دیاکۆ حسێن، ستاندەر، هەولێر.